بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە هەروە سەردانی شاندی حکوومەتی ماوە بەسەر کوێرێم دەکەین بۆ بەغداد کەمڕۆ شاندێک ڕۆشتن بۆ بەغدا و لەگەڵ تەیف سامی وەزیری دارایی عێراق کۆبوونەوەیان ئەنجام داوە و پێی ڕاگەندراوی وەزارەتی دارایی عێراقیش بێت هەرێم پابند کراوە کە موچەی مانگی دا کە لە 1/12ەوە 15 ڕۆژ لەمەوە بەرگەیشتووە دەست بە دابەشکردنی بکرێ هەروە شاندێکی عێراقیش دێتە هەرێم و سەردانی وەزارەتی دارایی هەرێم دەکا و لە ماوەی دەڕۆژدا تێبینەکان لەسەر لیستی موچە چاک دەکرێن و بەپێی بەیاننامەی وەزارەتی دارایی بێ دەستکراوە بە ناردنی موچەی مانگی 11 وە گواستنەوەی بڕێک پارەش بۆ ئەو کورتێنانەی کە لە موچەی مانگی 11 و 12 دروست دەبێت کە 430 ملیار دینارە. لە بەرنامە ئەمڕۆ شیکردنەوە بۆ بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراق سەردانی شاندی هەرێم موچەی مانگی 10 11 و 12 دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر بەختیار شاوەیس ئەندامی پێشووی ئەنجومەی نوێنرانی عێراق. کاکتۆر بەخێر بێن سوپاسیان مەدەم. زۆر سوپاس دەکەین. ئەگەر لەسەر تا لە بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراقەوە دەست پێ بکەین بەڕێز ئەوی تێدا بەدی دەکەیت کە ئەو ڕاگەیان لیستی موچەکەوا بڕیارە سێشەممە هەفتەی مانگە هەفتەی 12 دەست بکرێ بە دابەشکردنی موچەی مانگی دا ئەوەی لی دەخوێنرێتەوە کە لە ژێر فشاردای ئەم دابەشکردنە کە 15 ڕۆژ ئەمڕۆ 15 ڕۆژە موچەکە بڵێ بڕە پارەی گەشت بوو ڕایانگرتە بوو. بەڵێ زۆر سوپاس کاک حەکیم سڵاو ڕێز بۆ جەنابەت بۆ تەواوی بینەران. بەڵێ بە تاکید خۆی وازەحە هەر یعنی پێشەوەی بەیاننامەکەش بڵاو بێتەوە چکە بەیاننامەکە دران بڵاو بوویەوە لەگەڵ ڕۆشتنی وەفدەکەەوە لە دوای تەواوبوونی ئیجتیماعەکەیان ئەو یەکسەر وەزارەتی دارایی بڕیاریە کە ڕۆژی سێشەممە هەفتەی 12 دەست بە دابەشکردنی موچەی مانگی دەبکرێت لە کاتێکا لە 1/12ەوە پارەی ئەم موچەیە هاتووە. دوای بەیاننامە کە یعنی بڕیارەکەی حکوومەتی هەرێم بە دابەشکردنی موچە بینیمان حکوومەتی عێراقی بڕیاریە کە 430 ملیار دینار بخاتە سەر حسابی حکوومەتی هەرێم بۆ تەواوکاری مانگی 11 و 12 لێرەوە دەرەکەوێ اینجا دوای بەیانە بکرد لێرەوە دەرەکەوێت کە گوشارێکی زۆر هەبووە بۆ ئەوەی کە یعنی بە تەسەسول موچە تەوزیع بکرێت جاری وایە موچە خۆر لی تێکە چی بوو ماڵی دایان نەدا یان و مانگی 11 بۆ نمونە ساڵی پاریشتێکی وا ڕووی وتیانەمە ماڵی سێ مانگەکە بەڵام وتیانەوە ماڵی حەوت نییە ماڵی هەشتا یعنی حوتیان نەبوو هەشتیان نبوو لە کاتێکا لە ماڵی نووا بووین بیری ئەوشم خەریک بوو ئەمەش وا دووبارە بێتەوە بەڵام حکوومەتی عێراقی تاکیدی لەسەرەوە کردووە کە بێت لە پێشا دەت تەوزیع بکرێ ئەو جا دەست بە دابەشکردنی موچە 11 کرێ ئەم گوشارەی ئەمڕۆ ئەمەی لێ بەرا بەسکای تۆ بەڕوونی لە بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراق هاتووە کە هەرێم پابند کراوە موچەی مانگی دەدابەش بکرێ ئەمە چی لە دەخوێنرێتەوە خۆی ئەمە لە ڕاستیە ئەوەی لێ خوێنێتەوە کە حکوومەتی هێرێم بەردەوامە لەو سیاسەتەی کە خۆی پەیڕەویەکە بەداخەوە بە دواخستنی موچەوەوانە ینی تۆ سێرەکەی لە 1/12 ملیار هاتووە دوو مانگ و 15 ڕۆژە باش ینی 75 ڕۆژە موچە نەدراوە جاوە من شتێکی وام نووسی بوو هەندێک کەسەوەنی ئەویان نزانی من حسابات نازانم یان ئەمەوێت شتر خەڵک چاواشەکەم یان وەڵا لە پێشتر لە مانگی دەیە موچێک دراوە مانگی دەدراوە بەڵام ئەوەش لە ئەسڵە هەردووا کەوتوو بوو یعنی وای تۆ سێرەکەی من ئەزانم لە مانگی دەیە موچە دراوە بەڵام ئەوە خۆی موچەیەکی دواکەوتوو بووە کە موچەی دواکەوتوو بووە موچە خۆر ئیسفادەی لێ ناکە ئەو موچەیە کە وەری ئەگرێ یەکسرە بێ بیاتەوە بە قەرز بیاتەوە بە قیست هەر ڕەنگە ئەو ڕۆژ زۆربەی زۆری ئەو ڕۆژەی کە موچەکە وەرەگرێ ناگاتە بەیانی 1-2 ڕۆژداەوە تا ناگاتە 2 ڕۆژ هیچی توێ نامێنێکەواتە ئەمە بەڵام دەرخەری ئەوەیە کە 2 مانگ و 15 ڕۆژە موچە نەدا ئەوە هەروەکو تەوزیحێک یعنی ویستم باسی کەم بەڵێ ئەمەی ئەمڕۆ گوشارێکی باش بوو بۆ موچە خۆر بۆ ئەوەی مانگی دەبدرێ و لە دوای ئەوە طبعا ئەمە ئەتوان بڵێم جۆرەگە ئیتفاقیش کراوە ئیتفاق کە بەس دوای سەر ئیتفاق کە بەس ئەوەی کە لی دەخوێنێتەوە ئێستا بەغدا تەنها 760 ملیارێک 761 ملیارەکەی داناوە بۆ موچەی مانگیدا دەبێت لە داهاتی ناوخۆ پڕی بکەنەوە بۆ 15 ڕۆژە پڕی ناکەنەوە بەڵام ئێستا لە ژێر فشاردا دەوێت پڕیکەنەوە دیارە
ئەوەی کە من لێ خوێنمەوە باشە حکوومەتی هەرێمی سوێتی گوشارێ بکات لەسەر بەغا بڵێ لەبەرەوەی کە تۆ هی مانگی 11 بۆ نەناردووم من ئەمە تەوزیع ناکەم ئەگەر ئەمە تەوزیعەکەم دوایی مانگی 11 نانێرێ یان داهاتی ناوخۆ پڕی ناکاتەوە ئەو ناشەفافیەی کە لە مۆزوعا هەیە مۆزوعی داهاتی ناوخۆ کە هەمیشە کە هەر جارە و بە شێوەیەکە و کەسیش نازانێکی ئیسفادەی لەیەکە خەڵک ئیسفادەی لێ ناکات تەبان لەبەر ئەم هۆکارەیە یعنی هۆکاری ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو گوشارێک ئەو موچەی لای خۆی گلداوەتەوە حەبسی کردووە بۆ ئەوەی کە زەختەکان لەسەر بەغا دروست ببێ کە بە زووترین کات موچەی مانگی 11 بنێرێ بەڵام ئەوەی ئەمڕۆ جۆرێک لە ئیتفاق بووە فەرموو تۆ ئەعلانی کە دەستکە بە دابەشکردنی موچەی مانگی 10 منیش دەستەکەم بە خەرجکردنی موچەی 11 هەڕێک وا بوو چکە بیرن نەچێ ئەمڕۆ دووسێشت ڕوویە یەکەمیانەوە بوو لە دەوروبەری سەعات 1 و 2 حکوومەتی هەرێم بڕیاریان ڕۆژی سێشەمە دەست بە دابەشکردنی موچەی مانگی 10 ئەکا دوای ئەوە حکوومەتی عێراقی دوو تەواوکاریەکەی خستە سەر حسابات 430ەکە لە دوای ئەوەیشەوە بەر لە بەیاننامەکە بەیان لە کاتی بەیاننامەکە بڵاوی کردەوە حکوومەتی وەزارەتی مالیە عێراقی دەڵێ دەستمان بە خەرجکردنی ڕێکارەکانی خەرجکردنی موچەی مانگی 11 کرد کەواتە جۆرێک لە اتفاقە بۆڵە تۆ دەستکە بە تۆزیعکردن منیش ئەمڕۆ بۆ تەنێرم ئەوایە بەزە تۆ بەڕێز ئەوە ناودنەی زیندانی کردنی موچە کە لە 15 ڕۆژە هاتووە ئەنیار خەڵک زیندانی ناکەن ئەزانی چۆنە ئەگەر وانە بارمتەگرتن ئەگەر بەبارمتە نییە باشە ئەمڕۆ 15 مانگە لەیەکی مانگەوە کراوە کەواتە ئەگەر ئیشەکە بە سەردانی ئەمشان دەبوو ئەی بۆچی ئەم دوو هەفتەیە نەڕۆشتوو یعنی ژیانی خەڵکیان بەلاوە ئەوەندە بێبەهایە نازان ڕۆژێک دواکەوتنی موچە چەندێک تەسیری لەسەر خەڵکی هەژار و فەقیر و کەم دەرامەت و موچەخۆر و هەموو ئەوانە هەیە لەسەر بازاڕ هەیە لەسەر جوڵە لەسەر کەسابەت کاکە ئەوە چەند هەفتەیە بۆ دوو هەفتە چێ لە سنووری سلێمانی زۆربەی دائیرەکان بایکۆتیان کردووە دەوامی خوێندنەکان ڕاگیراوە باشە ئێستا لەسەر شەقام پۆلیسی هاتشوی لێ نییە ئەمە هاوڵاتی ڕایەپەڕێنێ سێرەکەی چەند ناخۆش تۆ بە ئیستیحامێکەوە ئەم سیارانە بچن کەواتە ئەم حکوومەتە بۆ دوو هەفتەیە واز دەوای تر پێش بێنە کە تۆ دەتزانی لەسەر ئەم مۆزوعە ڕاگیراوە بۆ ئەوەی وەفدێک بچێتە ئەوێ بواە زووتر بواایەوە زووتر خەمی خەڵکیان بخواردایە بۆ ئەوی نەگەین بەوەی کە ئێستا حەفەی مانگ دەست پێیەکە هیچ نەبێت دووسێ ڕۆژی پێێتی خواب کە هەر سێشەمەت کە دەست پێیەکە ئەم هەفتەیە تەواو بێ نەگاتە هەفتەی داهاتویش ئەمەی مانگیدا باش ئەوی مانگی دە بەس ئەیوکو مانگیانزش ئەوەی کە لە بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراقدا هەیە دەست کراوە ڕەنگە لە چەند ڕۆژی بڵین داهاتوو بکە مانگی 11 ئیشکاری نییەوەیە وەکو مانگی 11ش ئەوەی کە لە ئەوەی ئەمڕۆ بێت دارایی عێراق دەخوێنرێتەوە بەپێ ئەوەی ئەمڕۆ بێت نابێ یەک ئیشکالیە بێت چکە بیر ئەزانین کە 430ەکەی تەواوکاریەکە هاتووە 430 دووسەی خەرە سەر ئەو 660ی کە مانگی 11 دێت بەیانی دووبیانی دەسەکەن بە تەمیلکردن کەواتە مەفروض وایە یان بەیەکەوە تەوزیعیکەن هەردوو موچەکە یان ئەوەیە کە لە دوای تەواوبوونی موچەی مانگی دە یەکسەر هەفتەی داهاتوو دەست بە موچەی مانگی 11ش بکرێت بەزۆ پێ بێ و تەواوکاریە ئەگەر بگات دەبێ دابش بکرێ بەسەر مانگی 11 و 12 یعنی 430 بۆ مانگێک 215 ئەو بۆ مانگی 11 ئەی مانگی 12ش پێشبینی دەکرێت ئەوش ئەگەر بێتە ساڵی شتێکی وایە کە نەفۆتێت وەزارەت وەزیری مالیە وتوێتی مانگی 12ش تەمیلەکەین لەگەڵ دەستکردن بە تەمیلکردنی وەزارەتەکانی حکوومەتی عێراقی یعنی هێشتا لەوێ دەستی پێ نەکردووە ڕەنگە ئەویانیش لە حەڤەی مان و هەژدەی مانەوە دەست پێ بکەن کەواتە ئەویش بە هەمان شێوە بەس خواب کە ئەم 11 بە تەواوەتی بڕوا یعنی بەڕێکوپێکی بدرێ بە خەڵک ئینشاءڵڵا ئومێد هەیە مانگی 12ش لە ئەگەر لە مانگ بکەوێتە مانگێکیشەوە هەر دابەشەکرێ حتا باسیەوە کراوە کە حسابات داخرێت لە 20 مانگە بەڵام حاڵەتێکی تایبەت پێوانە حاڵەتێکی تایبەتیە ئەوەی کە من بزانم وەزیری مالیەی عێراق وای بتووە باشە بەس وەفدێکی عێراقیش دێتە هەرێم ئەوەی کە لە بەیاننامەی وەزارەتی دارایی عێراقدا هەیە
باسی یارمەتیدانی هەرێم دەکەن لە میزانی مراجعە و مەسلەی تەقاعودی و بڵێ بۆ موچەی خەرجەکانی موچە خەلەلمان هەیە ئێمە لە میزانی مراجعە بڵێن خەرجی و داهاتی مانگانە کە لە هەرێم هەیە ئەوان لەوێ دێن یارمەتی وەزارەتی دارایی هەرێم بەڵێ خەلەل زۆرە و من پێم وایە حکوومەتی اتحادی ئێوە وردە ئەو خەلەلانە لە هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە یعنی چارەسەری بکە یعنی بۆ نمونە مەسەلەی سندوقی تەقاعودی ئێستا لە هەرێمی کوردستان شتی وا لەو بابەتە نییە بەداخۆی لە عێراقا هەموو مۆزەفێک سندوقی تەقاعودی هەیە بۆ نمونە کە تەقاعود دەبێ ئەگەر ئەو مەرجانەی تیا بوو کە با بڵێن بۆ نمونە لە سەروی 45 ساڵ و ئەوە 25 ساڵ بۆ نمونە خزمەت بێ لە کۆتاییە 12 موچەی پێ ئەدرێوەکو مکافە اینجا دوای حسابات ئەمانە لە چی پێدرێت لەو سندوقی خانەنشینیە کە ماگانە لێ بڕاوە بەداخەوە ئەمە نەبووە لە هەرێم ئەمە نەبووە یعنی ئێستا هەر بۆ معلوماتت بڵێن پەرلەمانتاری عێراق کە تەقاعود دەبێ هەندێک لەو پەرلەمانتارە کوردانی خۆمان کە تەقاعود بوون من ئاگام لێ پرسیارم لێ کردوون کە معاملاتی تەقاعودیان کردووە لە دوجارە پارێکی زۆریان لێ بڕاوە بۆچی بۆ بەڵێ لەبەرەوەی لە هەرێم کە خزمەتیانە بۆ نمونە مامۆسایەکی زانکۆ بووە لەوێ تەقاعود دەبێ ئەو چەند ساڵی کە لێرە مامۆستا بووە ئەمە نەبووە لەوێ بە یەک جار بە یەک گوژمە لێ بڕن اینجا مەسەلە یان بۆ یەکان قیست لێ بڕن اینجا بواری ئەچێتە بواری جێبەجێکردنەوە تەقاعودیەکەی ئەمە نییە ئێستا باسی ویان کردووە ئەمڕۆ کە زان 500 ملیارێکە 500 ملیاریان بڕیوە 500 ملیاریان بڕیوە بۆچی هەرێم بۆ سندوقی تەقاعودی باشە ئەوە شتێکی باشە بۆ لەبەرەوەی ئیتر وردە بەرەو ئەو ئەچێکە فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش با بڵێن سیستەماتیکە کرێ مافەکانیان سیستەماتیکە کرێ وەکو دەوڵەتێکی بە موسەساتی لێ ئەکرێ بەیانی دوو بەیانی کە تەقاعود دەبێ ئەو حقوقی نەفەوتێکە وەکو هەر کەسێکی تر هەیە باشە بەزۆکو خەرجی موچە بڵێن خەرجی ماگانەی وەزارەتی دارایی هەرێم ئەوەندەکەم کورتیدایە کە وەفدەکان بێن لێرە بۆیان ڕاست بکەنەوە ینی یارمەتیان ڕۆژیشیان بۆ داناون بەڵێ بەس لەماوەی ڕۆژە بەتەکیید خەلەلێکی زۆر هەیە بەس باسی لیستی موچەش دەکە خەلەلەکان تێبینەکانە سەر موچە خەرجەکانی موچە چارەسەر بکرێ خۆر لەو ڕۆژانەدا کۆنگرایان کوتیانی چ خەلەرێکمان نییە و باسی سیدەکانی شەوە وەڵای ترەوە بۆ بە قسەی ناو خەڵێک بەڕاستی مۆزەی سیدی و نازام ئەو جۆرەشتانە بەداخەوە بۆ ئێمە ئێستا زۆر لەوە لە پێشتر بووینایە لە ڕووی ناخۆوانمە لە پێشین عێراق سیدەکانیان ناخێنێت چونکە خۆ دەزانی هەریز نەبێ ئەمە 12 ساڵی پێش بەغا حکوومەتی خۆمانمانە بووە چکەوە لە 2023 خۆ دەزانانی ئەمە لە 92 حکوومەتمانەیە حساب دەوڵەتداریەکەین بە نەتیجە لەسەر شتێکی ئاوای عنی هینی میلەتێک لەسەر سیدی و لەسەر کۆمپیوتەری کۆن و نازام کۆمەڵی قسە من پێم وایە ئەوانە لە ڕاستیە هەر قسە نەکەن باشترە یعنی ئەوانەی وەزارەتی دارایی بێ یان وتەبێژی هەر شوێنێک بێ لەسەر موچە بەڕاستی قسە نەکەن باشە چکە یعنی هەموو جارێکە قسەیەکەکەن کۆمەڵێش نوکتە بۆ خەڵک دروستەکەن کە ماوەیەکی زۆر ئەبێ بە نوکتە و لە هەمان کاتە مای یعنی جگە لە پێکەنینەکە مای گریانیشە ئەگەر پیا با بڵێ ئینسان بە وردی لێ بکاتە بیری لێ بکاتەوە میلەتێک بەو هەموو ڕنج و ماندووبوون و بۆ وەزعەوە گەشتە ئەوەی کە ینی لەسەر موچە ینی سەیرەکەی چی دروسە بێ لە ناو خەڵکە هەر جارە و شتێک گەڵێن کە خۆشیان باوەڕیان پێی نییە قسەکانی خۆیانە خەنەوە بە درۆوە باوەڕیان بە وینەی خۆیان پێ وایە یان لی نازانن یان ئەوەیە کە بۆشیان چوتە سەر ئەوی چەندێک موچەی خەڵکە بڕن چەندێک پاشەکەوت بڕۆ حسابی کە چل موچەیە چەندێکە بە پاشەکەوت و بە لێبڕین و بە نەدان و ئەمانەوە لە ماوەی ئەم 10 ساڵات چل بۆ 50 موچەیە کە شتێکی وە ئەمە لە هیچ شوێنێکی دنیایە نەبووە اینجا لەسەروی ئەمەوە مؤتەمەر صحفیەکەی ڕۆژێ باسی سیدیەک دەبێم ڕۆتەی فسانی پرسیاری سیدەکەی لێ نەکردبن بڵێ خۆڵەتەکانی ئێمە کواوەندە کۆنن نازانم لێ نەبووم خۆی زای سێریکە ئەو دەوڵەتێکە تۆ بتەوێنەتەوێ لە شەڕی داعشانەی هێشت موچەی خەڵک
دواب بکە ینی مووسڵ نەژوێراون لەبەر خەڵکیش ناوێرن دوای بخەن وایە لێ مووسڵ بەدەست داعشەوە بوو موچەی خەڵکیان نەبڕی موچەکەیان بۆ ناردن یان زۆر شوێنی تر هەبووە بەو هەموو یعنی شەڕەوە کە ڕوبەڕووی بووەتەوە نەیهێشتووە هەتا ئێستا نرخی نەوت هاتە خوار $30 هەر ئەوەی کرد هێشتا تۆ بیت بە مۆزعی خۆتەوە بۆ بتەوێت توانجی لێ بدەیت ئەمە ناکاتە ئەوەی لەوێ گەندەڵی نییە ناعادالەتی نییە یعنی کۆمەڵێک هێزی میلیشایی نییە کە دەستی خسوۆتە بینە قاقی ئەوە بەڵام کە ئێمە باسی مۆزوعی موچەکەین ئەڵێن تکایە قسە مەکەن سەرەکەن لەسەر سیریشت لەسەرەوەی باشە بەس ئەوە شە بوو خۆ هەر پێشتر لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە وتیان نووسراوی غەڵەتمان نەکردووە نووسراوێکیان کردبوو داوای 430 میلیۆنیان کردبوو ملیۆنیان کردبوو دەبوو داوای میلیار بکەن داوای میلیۆنیان کردبوو دوای ژڕەتیان کردەوە لە کاتێک ڕاستیش بوو بڵێ قسەمەکەنی ئەوە خۆش یعنی تۆ سیرەکەی لە وەزارەتێکە هەر لە سەری سەرەوە بۆ خوارەوە تۆ کتابێکی ئاوا مەسیری میلەتێکە مەگەم کتابەی کە تۆ ئەیکەی داوای مەسیری على الأقل ماڵی میلەتێکەکەی وایە تۆ لەما غەڵەتەکەی یعنی بەڕاستی بۆ تەنێرێتەوە ڕەنگە ئەو کتابە دووسێ ڕۆژی پێچوو بێتە ڕات و بێت چای کەرەوەوانە ئەمە زۆر کارەساتە لە کتابێکی ئەوە غەڵەتەکەی لەسەر باشە کەسێک نەبوو یعنی حتا ئاگاتە تایپێستەکە ئەوەی کە نووسیوێتی دیقەت با یعنی 430 میلیۆن لەکوێ و 430 میلیارد لەکوێ هەر بیر بە حاڵ بیری کەرەوە ئەمە ماهی پێکەنینە یعنی بۆیە ئەڵێم هیوادارم ئەمانە هەر هیچ بەڵێ بەس کاکتور لە بەیاننامەکەی وەزارەتی دارایی عێراق ئەمڕۆ باسی کەمەکۆری لیستی موچەش دەکات دەڵێت 10 ڕۆژ یعنی دەبێت لە 10 ڕۆژدا چاک بکرێن ئەو کەمەکوریانەی کە هەیە بەڵێ کاک حەکیم بەخوا بەڕێی من عێراق خۆی بڕیاری داوە حکوومەتی عێراقی باشە کە هەرچۆنێک نەبێ پینۆپەڕۆیەکیان بۆ بکە ئەگەرنا ئەو خەلەلانە بۆ نمونە ئەگەر خەلەلی کۆن بڵێ ساڵانی پێشووتر بە 2 ڕۆژ ئەمانە چارەسەر نابێ بێ ئەوەش بڵین ینی دیقەت بە لە بەیاننامەکەیشە لە بەیاننامەکەی وەزارەتی داراییە دوو جار باسی ئەوەکە بە تەوجیهی سەرۆک وەزیران ئەمە مانای چییە؟ معنای وایە وەزیری مالیە خۆی بە دیوێک لە دیوەکان بۆ مستەقبل خۆی لە مەسئولیت ئەپارێزێ مەسئولیەتی قانونی معنای وایە مانگی 11 دەڵێ لەسەر فەرمانی هەر ئەڵێ لەسەر وەزیرانی عێراق بڕیاردراوە ئەمە ئەزانەیە چکە تەیف کەسێکی پرۆفیشناڵە لە بوارەکەی خۆیە شارەزایە لە 2004 لە یەکەمینەوە لە دایرەی مالیە هێ ناوێتی تا ئێسا هەمووی ئەزانێ ئەمە مەسەلە جەن بە ناقانونەکەی چییە بەیانی ئەندام پەرلەمانە یان دوان لێ قوت بێتەوە ڕەنگە یان دوو ڕۆژیکە لە پۆستەکەیان نەما لە هەردوای ئەم کابینەوە زۆر شتیوا ڕوویاوە لە عێراقا و لە هەمان کاتە بە دیوێکی تریشە ئەوە ڕوونەکاتەوە کە سوودانی زۆر ئەوەیە یارمەتیدەری هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کێشەکان چارەسەرکرێ بە تایبەتی کێشەی موچە باش بەس ئەوەی کە پێیوەست بێ بە داهاتی ناوخۆ دەمێکە کێشەیە لەسەر داهاتی ناوخۆ بەرەز و تشت ناڕوونە لە هەرێم بە پێی قسەی خۆیان 350 میلیارد دیناری مانگانەیە تاوکو ئێستاوی کەرادەستیان کردو مانگی 2 3 4 و 5 321 میلیاریان ڕادەست کردووە بە 4 مانگ بەڵێ ئێستا مانگی 6 و 7 و 8 و 9 و 10 11 و 12 سەر ینی حەوت مانگیتر ئەوش دابەش ناکەن بۆ ساڵی داهاتوو ئەگەر چارەسەر نەکرێ کێشە دروست ناکە ینی بۆ ساڵی داهاتوو نابێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە خۆی ئێستا حالیان پەرلەمان لە پشووایە دوای دەست پێکردنەوەی جەلسەکانی کاری لە پێشینەی مەسەلەی تێپەڕاندنی یاسای بودجێ هەموارەکەی مەوەسە هەموارەکەیەتی ساڵی 2025 ڕاستە کۆمەڵە یاسای تریژەیە کە زۆر استراتیژیە یاسای عەفو عام یاسای ئەحوال شەخسی و یاسای کۆمسیۆنی هەڵبژارنەکان یاسای قانونی انتخاباتی پەرلەمانی عێراق ئەمانەی هەمووی لەبەر یعنی لە بەردەم کۆمەڵێک یاسای گرنگایە کە لەم تقریبان بەرەو کۆتاوەرزیشیە چێ ئەبێ پەرلەمانی عێراق ئەم خولەی پێنجەم بەرەو کۆتایی دەڕۆ دوای ئەمە دوو فەسڵ لێمێنێ
فەصلی مانگی یەک دەست پێیەکە بۆ مانگی 5 و 6 دوایەوە عینەک و عوتڵەیەکی یەک مانگی و دێ بەڵام عادەتەن ئەو فەصلەی ئەخیر ئیتر پەرلەمان وردە وردە بەرەو چۆڵەوانی ئەچێ جەلسەکان کەمە بنەوە نیساب زۆر کەمە بێتەوە لەبەرەوەی لیستەکان دروستەکرێ و حملە ئینتیخابیە و ئەوانە کەواتە ئەوەی کەماوەتەوە ئەم 4 مانگی کە لە بەردەمیایەتی ئەم 4 مانگی مانگی دەی ساڵی داهاتوو پەرلەمان دەبێت کۆتایی پێهاتۆم خولەیە بەڵێ خۆی ماحوتی دە کۆتایی پێدێ ئەبێ لە ماوەی 45 ڕۆژ انتخابات گریان لە مانگی 11 بۆ 12 تێنەپەڕێ لەوە تێنەپەڕێ بەس بۆ هەموارەکە بەنسبەت هەموارەکەەوە ئەکەوێتە ئەم 4 مانگەوە لە مانگی یەکەوە دەست پێکات لە نوێ یەکەوە پەرلەمان دەست بەرانشنەکات لە نوێ یەک دەست پێکاتەوە کە دەست پێکاتەوە طبعاً وەکوتم قانونی موازنە تعدیلی 2025 ئەم تعدیلە دوشتی زۆر موهمیتیایە بۆ کورد یەکەمیان ئەوەی کە ئەم بودجەیە بڕوە و ئەم چارەسەری ئەم ناردنی موچە و نەناردنی موچەی تیابێ و ئەو خەلەلانەی کە هەیە باسمان کرا وتمان ئەم وەفدەیەت لە ماوەی 10 ڕۆژە بێ ئەمانە حازر کرابێ و لە هەمان کاتا دەبێت لەسەر مەسەلەی نەوت چونکە دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت بە بۆری تەمان خۆ دەزانین بە قاچاغەرە ڕوە غەڵەت نەکەین ئەو هەرە ڕوە بەردەوامە یانی تۆی سەر ڕۆژانە بڕۆ بۆ سەر و جانانە تا گەیتەوە قیتار بەستوێتی بەس بە ئین ئەمە بەحسا بەمەی هینە وا ڕاوەستاوە بۆی بخرێتە سەر سۆمۆ بە ڕسمی لە بۆریەکانەوە کۆمپانیاکان ئەو فەرقی کە ئەو تعدیلەی کە نێراوە بۆ پەرلەمان لە حکوومەتەوە 16 دلار بۆ وەرمەرمینی تقریبا $10 خسوەتە سەری چکە $6 لە بەلەوێ ئەمەیش کێشەی تایە لە ناو پەرلەمان بەس خۆ وا بڕیار بوو پەسند بکرێ بە زووی دواکەوت و کارێک ناکۆکی بوو لەسەرەوەی کە ناکۆکی تیا بوو بەڵێ هەنی پێیان وایە زۆرە من ئاگادار بوو من هەفتەی پێشتر لە بەغا بوو باشە ئەوە بوو سەردانێکمان کرد نووری مالیکی و ئەوانەمان بینی و کۆمەڵی سەرکردەی تریش دانیشتمانە بوو لەگەلە یعنی باسی ئەمانش زۆر کرا نیانە هێشتێ پەڕێتەنان لە لیژنەی قانونی هەمواری بۆ هەمواری $16 بڵێ حتا زۆر زەختیشمان کرد محاولێ وەفدی حکوومەتیش نەبووین بەزەر لەبەر ئەو خەڵکە و میلەتە بەڵام عەرقەلەی ئەمە چییە ئەوەیە کە وەکو وتم ئەڵان پێیان وایە کە ئەم کۆمپانیایانە گرێبەستیان کردووە ئەم گرێبەستانە لە مەساڵحی هەناردەکردنی نەوتانین بۆ عێراق ناکرێت لە شوێنێک بۆ نمونە لە بەغا بە $6 بەڵام لێرە $16 سەرباری ئەوە کێشەیەکی تریژەیە ڕەنگە کۆمپانیەکانی ژێشتا بەکەمی بزانن $16 زۆر داوای $32 نەکرد بەڵێ ئەوەیان بۆ دانابوو بەڵێ ئەوەیان بۆدا کەواتە لە دوای دەستپێکردنەوە لە دوای دەستپێکردنەوەش بۆ مەسەلەی هەمواری بودجەکە بۆ نۆتەکە لەمپەر لێ بەردەمدایە بەڵێ ئەوە ژێکێکە لەمپەرەکان و ئەبێت وەفدی حکوومەتی هەرێم تەفاوزەکانی چڕکاتەوە بۆ ئەوەی ئەو بڕگەیە هەموار بکرێتەوە و دەست بەدا بە ناردنە دەرەوەی نەوتکرێت مادەم باسی بەغدادتان کردەوەی کە لە بەغداد بوون ینی چی لەوتر لەسەر داهاتی ناوخۆی هەرێم لەسەر موچە لەسەر نەوەی کە کرا هەمویان باسی ئەوانەیە نەکرد ینی کە ئێمەمان و موچە بە پەیوەندی بە کێشەی سیاسیەوە نەبێ خۆی من وەفدی پارتی بوون نەیەکێتی بووین نە حکوومەتیش بووین باشە ئێمە بەڵام لەو کاتانەیە گەرم بووە هەست پەرلەمان گفتوگۆیان نەکرد لەسەر ئەوە کە باسم کرد حتا ئاگامان لێ بوو لە لیژنەی قانونی بوو کێشەی زۆری لەسەر بوو لەسەر هەموارەکە بەڵام ئێمە خۆمان بە بەرپرسیارە زاین بەرامبەر بە میلەتەکەمان و داوای ئەومان کرد کە لە زۆربەی دانیشتەکانمانە پێویستە هەر لەبەر خەڵک نەک لەبەر ئەم حیزبانە لەبەر فەرمانبەران لەبەر ژیانی خەڵک بە مەسلەی موچە نەبەسرێتەوە بە خلافاتی سیاسیەوە و تێپەڕێنرێ بەڵام ئەوان لە بەرامبەریشدا قسەی خۆیان هەیە باسی قاچاقی نوتی هەرێمیان کرد باسەکرێ بەڵێ بە تەکید ئاگان لێتی و حەل لێرەوە کە ئەو تەنکەرانە کە ئەڕوا تا ئەچێت ئەو شوێنەی کە بۆی ئەڕوات ئاگان لێتی حتا نازام جەنابتان ئاگادار بن خۆ لە ڕۆیتەر زۆر بە وازەحی باسی ئەوەی کرد کە میدیایەکی معتەبەری عالەمیە ڕۆیتەرس
کە ڕۆژانە چەند ئەڕوا چەنی لێرە و ئەڕوا چەنی لە حاجیەوە مەرانە ڕوا ئەدرێ بە چەند چی لێکرێ ئەمانە ناشارێتەوە حتا مەبەستی داهاتی خاڵە سنووریەکانیش بەڕاستی ئەوەیش کەم نییە کە ئەنی ئەوان قسەیانەوەیە بۆچی ئەو پارەیە بەس پێشبین دەکەی بەم زوانە چارەسەر مەسەلەی نەوتەکە بێ داهاتی ناخۆش ئێستا بڕێرەکەی دادگای فێدرالی لە 22 دەرچوو ئەوە تا ئێستا داهاتی ناوخۆیان وەکو خۆی ڕادەز نەکردووە نەوتەکە هەر ڕادەز نەکراوە ینی هەم ئەو گرێکوێرەی داهاتی ناوخۆنەوە دەبێت بەم زوانە دەکرێتەوە لە ساڵی داهاتوش بێ خۆی ڕاستیت بێ ئەمە ڕاستە تا ئێستا چارەسەر نەکراوە بەڵام دوو خاڵی ئیجابی هەیە بۆ هەرێم کەمیانەوەی کەوتت محکەمە ئیتحادی باشە محکەمە ئیتحادی بڕیارەکەمە بەس بەڵێ بڕیارەکە دووهەمیشیان زروفەکەیە بە تایبەتی زروفی ناوخۆی عێراق باش حکوومەتی عێراقی ئێستا بەعام لە مۆقعەکان نییە بیەوێت دەرگای کێشەیەکی تر بکاتەوە لەسەر خۆی لەگەڵ هەرێمە بە هەم خاستن دوای ئەم وەزعی سووریا ئەم کەوتنی بە شار گورجێکی گەورە بووە لەم دەسەڵاتانەی کە لە بەغان ئەگەدار بە ینی حتا زۆر تەوەقوعەکان بەر بۆ چیەکە پریشکەکە بگوازێتەوە بۆ بەغایان بەرەو ئێران بڕوا کە خۆتزانی بەرەو ئێران بڕۆ ینی ئێرش ئەگرێتەوە لەبەرەوە ئەوان لە دۆخێکانین ئێستا زۆر توندی کەنەوە ئەو بڕیارەی محکەمە ئیتحادیانەیە و بە تایبەتی خۆشی خودی سوودانیش لەو شوێنە لەناو ئەو گێرمۆکێشەیە کە تێی کەوتووە لەلایەکەوە زەختێکی زۆری مالیکی لەسرە لایەنەکانی تری ناو ئیتاری تەنسیقی لەسرە دەبینی ئەها ئەوێت جۆرێک لە نەرمی بنوێنێ لەگەڵ هەرێمی کوردستانە لەگەڵ هەرێمی کوردستانە و ئەو بەیاننامەیەش کە دوو جارەڵێ بە تەوجیه ویستم باسیەوەکەم ئەوە خۆی بۆ خۆی ئەگەر لە دیوەکەی تەیف سامی بێ خۆی پارێزێت لە مستەقبل لە محاسبەی قانونی ئەوە بە دیوەکەی تریشات تاکیدکردنەوەی لەوەی کە سوودانی نایەوێت کێشەیەک لەگەڵ هەرێمی کوردستانە دروستکە بە تایبەتی ئێمە بەرەو انتخاباتی شەڕۆین و ڕەنگە سوودانی خۆشی لیستی سربەخۆی هەبێ تەمۆحی بەوە هەبێت جارێکی تر بەربژێر بێتەوە بۆ پۆستی سەرۆکوەزیران باشە بە سەبارەت بە خانەشیان باسی سندوقی خانەشیمانمان کرد کە عێراقسا بڕێکپاری لێبڕیوە دەچێتە سندوقی خانەشیان لە موچە خۆرانێری لە فەرمانبەران بەس وا بڕیار بوو کە موچە هاوتا بکرێ تەنە ئێستاوی مەدەنی خانەشینان هاوتاکرا عسکەرێکە هاوتا نەکراوە وا خەڵک چاوەڕێی پلە بەرزکردنەوەی دەکرد ئەوە شەر نەکرا دەبچێتە ساڵی خەڵک بردەوە ئەمان لەبیر خەڵک بردوێتەوە بۆ دواکەوتنی موچە ئێستاوی کە خانەنشینی تەنام مەدەنی بڵین ئەوەی کە لە وەزارەتی پێشمەرگەی بۆی نەکرا هاوتا نەکراوە ئەوەی عێراق بڵین دەبێت لە خۆناغی داهاتوەوەش بکرێت چکە بەتاکید ئەبێ هەموو ئەوانە ڕێک بکرێتەوە بەڵام من پێم وایە ئەمانەکەوێتەوە دوای ئەوەی کە بە تایبەتی لە مەوزوعی نەوتە ڕێکەوتن بە تەواوەتی بکرێ بە قانون و نەوت تەسلیم بکرێ تا ئێستا نەوت تەسلیم نەکراوە ئەی بۆ دەڵێن ڕخنە دەڵێن هەندێک پەرلەمانتار پێشە دایان و بانەوت تەسلیم کەن ئێستا نەوتەکە تەسلیم کراوە و موچەنایە ئەی بوو لە میدیای دەسەڵات ئەو ئێستش لە کاتێکە وەزام تەنەکەنەوە تێکیشیان تەسلیم نەکردو لەم ساڵ ئەزانیی خۆی ئەمە شتێکی زۆر عەجیبە هەندێک کەس وازانێن خەستن ئەوانەی کە واڵێن یان ئێمە جاران ئەمان و با تەسلیم بکرێت ئێستێژ واڵێم خۆم و ئەزانم لەوە پێش بەهۆی تەسلیم نەکردنی نەوتەوە بە حکوومەتی عێراقی ئێمە باجی ئەمانەمانداوە و زۆر جار ئەوە وتوێتەوە خۆم کە تۆڵی نەوت تەسلیم کرد خۆ من ناڵم ئیرادەی خۆ تەسلیم بکە ناڵم کوردبوونی خۆ تەسلیم کە کەس بەوە لە کوردبوون ناکەوێت لە زمانی کوردی ناکەوێت لە کیانی سربەخۆی کوردستان و ئەو قوارەیە بەوە تەسلیم نابێت بەڵام تۆ دەستورێکە دێ منت کردووە بەندام پەرلەمان ئەم نێریتە بەغا بە پێی ئەم دەستورە وانە بە پێی ئەم دەستورەیش خۆ ئەبێ من تا لەناو ئەو کیانە عێراقیە بم و بەشێک بم لە عێراق ئەبێ بەو شێوەیە تەعامولکەی ئەوە لایەنێکی کە تەسلیمکردن هەندێکی ترڵێ ئەوە تەسلیممان کرد ئێوە واتانەوت فەرمو ببینە نەخێت و تا ئێستا تەسلیم من نەکردووە یەک لیتری تەسلیم نەکردووە ئەمە یەک دووەم تەسلیمکردن جیایە بە زۆر لێسەندن و بە محکەمە و بە قانونی وەرگرتنەوە شتێکی ترە
وانە تۆ بە ئارەزوی خۆ تەسلیمیکەی کەواتە ئیتفاقێکی لەگەڵاکەی نەخێر تا ئاخر دقە تا بڕیارەکەی پاریس دەرچوو دوایی محکەمەی اتحادی بڕیارێکی دەرکرد تۆ خەریکی نەوت گواستنەوەی بۆ خۆت باشە و ئەو نەوتێش کە گواسترایە و فرۆشرا و لە ڕێگەی بەندەری جیهانەکوێ ئەمە نەتیجەکە وەکو خۆیت ئەڵێی نزیکەی 30 ملیارد دۆلار قەرزار بوویت پێش دەرهێنانی نەوت 1 دینا قەرزار نەبووی هەموو ماڵێ معزز مکەڕەم موچەکەت لە بەغاوە هات ئەمە هیچیاندا خۆ ئەمە یاسایەکی کەونی نییە لی تێنەگەین یان نازامە جاران ئەمایان و فیساغۆر نییە ئاها بە مناڵی وازەحە پێش دەرهێنانی نەوت وەزئی ئێمە باشبوویان ئێستا پێش دەرهێنانی نەوت لە 2011 و 12 تا 14وان ئەو کاتە وەزە خەڵک هەموو کەسێک گەزانێت کەس شتێکە بوو بە ناوی دواکەوتنی موچە شتێکە بوو بە ناوی مژدە و نەها و هەر ئێستا گەیشت و ئەوانە کاکە خۆ ئێستا هیچ شتێک نەماوە لە سەعاتێکە چەندین هەواڵدا بەزێ هەمووی لەسەر موچەیە لە سێرەکە هیچیشی دواییەت بۆ مۆزۆعی سیدیەکان کە باسیکرا ئەمە تەداعیاتی ئەو وەزایە والحەصل ئەو مۆزۆعێکی ترە لە ئەخیری شاکە تەسلیمت نەکردووە بڕیارێک لە محکەمەی پاریس دەرچووە دوای محکەمەی اتحادی ئیسنادە لەسەر ئەو بڕیارە ڕای گرتووە و عقوبەی تورکیا یاوە لەبەرەوەی ئەگەر بەردەوام بێ لەسەر بەڵام تۆ وەرە بە اتفاقی خۆت نەوتەکەی خۆت تەسلیمکە موچەیە بودجەیە کە لە موچە گەورەترە خۆستا داهاتی پارێزگا پشکی پارێزگاکانە ئەمانە وەرگرە بزانە کەس لەوە نقطەیەک گلەی ئەبێت یان گومانی هەبێت چەند خولەکێکمانەوە بە سەبارەت بەنەوت کێسە ڕادەستیان نەکردووە خۆ ڕۆژە سوودانی هەفتەی پێشووتر بوو کەوتی 270,000 کۆمپانیەکان دەیفرۆشن 50,000ش بۆ پاڵاوگەکان 325,000 لەوەشدا هیچ داهاتێک دیار نییە یان بۆ ناوخۆ لە بواری نەوتی سپی حسە بەنرخێکی زۆر گران بە هاوڵاتیان دەیفرۆشن وێراوەی کە قاچاقەکەش زیانی زۆری نەبووە بۆ ڕێگاوبان و بۆ ژینگە و ئەوان وڵایی کە نازام ڕێگۆمانەکە خۆ وازەحە هەموو شتێک هەمووی ئەبینین وەکو چۆن تەنکەرەکان نەبینین لە ئەمان کاتە ڕێگەومانەکە بەس داهاتەکەی نابین کاویتۆر هەر نابێت داهات ببینی بۆمان لێ ئەوەی ئێوە نیە بەڵام پیسبوونی ژینگە بڵاوبوونەوەی نەخۆشی تێکچوونی جادە و بان وایە ئەمانە بۆت هەیە اینجا وەرگەڕانی تەنکەرەکان و لێخوڕینی سەریع و نازانم حادیسەی سیارە کە دەبینی ڕۆژانە چەندێک ئەمانە دروستە بێ هەموو مەساتەکەی ئەبێ خەڵک بیبینێ بەڵام بەداخەشی بۆ نابێ باش ئەڵێ چاو یاڕان هاتووە بۆ ببینن باش لەسەر پێشتر مناقشەیەکی زۆر دروست بووە تا لە بینی پارتی وکێتیش لە بینی هەژماری من و بە بانکیکردن بڕایەوە ئێستا وازەکە بێدەنگێک هەیە لەبەرەوەی تایبەتی لە سلێمانی لە سلێمانی لەبەرەوەی حملەی انتخاباتەوە بوو تای هەڵبژاردن بوو طبعا خۆ کرابوو بە ئامرازێک بەداخەوەکوە ئێ باشە خۆ 20 تەواو بوو بەرەو 22 مانگە پێویست نییە بەیانی انتخابات بکرێتەوە دڵنیا بە دەست پێیەکانەوە ئەم مۆزوعیان مۆزوعێکی تر بەکارێنن بۆ ئەوەی ئەو فترەیە و خەڵکەی پێبن بۆ دەنگدانە بۆ بەنجکردنە لە دوجارە دوای هەموویشی ئەبێ بە باش قسە بەس وەکو ئێمە بەردەم پێکێنانی کابینەی دێم داینەگەر لەم پەری زۆر بێ پەرلەمانی کوردستان بە ئەم خولەی هیچی لێ چاوەڕێ دەکرێت بەو دیزاینێکە کراوە بەم بارودۆخی کە هەیە بۆ مەسەلەی شەفافیەت بێ موچە بێ خەم خواردنێک بێ لە داهاتووی خەڵکی کوردستان واللهی ئەوەی کە دەبینیت بەداخەوە عینەن تاس و عینەن حەمامە ئەوەی پێشووتر و یعنی هەستەکەی ڕەنگە خراپتریش بێت ئەگەر بیری دوێ نازانم لێرە بەرنامەم کەیان لە یەک دوو شوێنی تر وتم لە دوای هەڵبژاردنەوە موچە نامێنە یان زۆر کەمە بێتەوە خۆ کاک حەکیمیان بەیانی بەیان دوو بەیانی ژەگەر موچە تەوزیع کرێ وەڵڵا وەکو وایە نەیاندابێ بۆ خەڵکەزانی بۆ وەکو خۆی ئاخیر موچە کە تەوزیعکە مانگینەوە 24 دوای هەڵبژاردنەوە هەژدەی دەبوو نەک 24 کۆتا ئاخر لە هەژدەی دەستی پێکرد دوو ڕۆژی کۆتایی آخر دەژدەی دەستی پێکرد من باسی
هەژدەیدا 2 ڕۆژ پێش انتخاباتەکە بۆ لەبەر حملەکە بڵاویان کردەوە وانە هەر ئەو کاتانە ئەمان و دوای انتخابات زەحمەتە موچە بمێنێ خۆ ڕاستە ئێستا بەیانی دووبیان ڕەنگە بیان بەس وەڵا لە 100 بۆ 80 خەڵک ئیسفادە لەو موچەیە ناکە ئەزانی بۆ قەرزارە زۆربەی قەرزارە کرێخان و بدا کرێی مناڵی بدا کورە هی دوکان بدا هی نەود بدا ئەمانەی هەمووی بە قەرزێناوە تۆ چاو لەوە نەبێ مەجموعەیە ئیشیان بە موچەنیوانە بەڵام چیک لە ناو خەڵکە زۆرەکەیە بەس پێ دوایانێ هەم کابینەکە گەر پێکش بێ مەوزوانە پێک دێ خراپ دەبێ هەم حکومەت پەرلەمانەکەش ڕۆڵێکی ئەو تۆ نابینێت جارە هەتا ئێستا ئەوە 2 ماڵە انتخابات تەواو بووە هەر هیچ دیار نییە و على ئەساس ڕۆژی سێشەممە دانیشتێکی ترەکرێتەوە بەڵام هەریەکە و بە هینێک بە لەسەر هینی خۆی بەردەوامە لەسەر داواکردن بۆ پۆستی خۆی و بۆ پلەی خۆی قسەی ئەم گۆڕانکاریانەی مەنتیقەکەم نییە زەختیان لێ بکات کاریگەری دەبێ ئەوەی کە لە سووریا ڕوویدا کاریگەری زۆر دەبێت کاریگەرکە بەچی ئەوانش دەترسن یان شتێکی ترە فشاری تەرەکیە ئەخۆی ئەوەی کە هەیە کاریگەریەکە زیاتر بۆ بەغایە بۆ ئەو مەڵزومەیە کە ئێستا لە بەغایە نەک بۆ هەرێمی کوردستانەوە با بە واقعی قسەی لەسەر بکەین بەڵام ئەوەی هەرێمی کوردستان ئەم ناڕەزایەتیەی خەڵک ئەم ناشەفافی و ناڕوونیە ئەم دزیە ئەم نائەدالەتیە ئەمانە کاریگەری ئەبێ بۆ ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی ئەوێ شتێکی ترە ئەوەی پەیوەندی بە گۆڕانکاری مەنتیقەکەەوە هەیە ئەوەی کە ئەو باهۆزەی کە لە دوای 7 ئۆکتۆبەرە دۆسی پێ کردووە و ئەو خەریتەیە کە ناتەنیاهۆ بەرزی کردوێتەوە ئەمانە ئەگەر دیقەت بێها وەکوهین ئەڕوات حتا لە ساڵی هەشتایە پرۆژەیەکی ئیسرائیلی هەیە لای شارۆنە 44 ساڵ پێش ئێستا کە دەڵێت ئەبێت شەرقی ئەوڵ دەوڵەتەکانی دراوسێ پەرد بن یعنی ئێسا مڕەشەحی یەکەم بۆ دابەشبوون سووریایە چاودەوە نەبێ مەسەرەتاکەیەتی ئەوانە ئەو گروپانەی کە لەوێن ئەو گروپانە زۆر یەکتی نەخێنەوە بەڕاستی ڕەنگە لە نەتیجە بەرە ئەوە بچێ اینجا سووریا عمقێکی استراتیژی بووە بۆ عێراق و بۆ ئێران بۆ دەسەڵاتی شیعە لە مەنتیقەکە ئەم عمق استراتیژیە قرتاوە لەو بینەیە هیلالە شیعیەکە باشە اینجا لێەوە هەندێک فەسائیلی ناو مقاومەی عێراقی هەن کە لە بەرەی مقاومەی ئێرانیەکەن واضحە کە ماوەیەکی زۆر تهدیدی ئیسرائیلیان کردووە درۆنەکان وانە لە سەروی هەمووی شێوە کاک حەکیم هاتنی ترەمپە یعنی خۆی زۆر ئەگەرەکان بۆ چن هەر ئەمانە ئامادەکاری بێ بۆ هاتنەوەی ترەمپ وەکو چۆنڵی بۆی حازرکەن و ئیتر حتا گۆڕانکاری لە ئێرانە زۆر مڕەشەحە بۆ ئەوەی کە تەرشیحە بۆ ئەوەی کە جارێکی تر ئەو سیستەمە 45 ساڵە بەردەوامە بەس لێرە هیچ لەسەر دەسەڵاتداران دوای هەموو زوڵمە مڕەشەحنی پاڵێورانین ناوخۆی خۆمان باسم کرد ئەمانەی ناوخۆمان ئەو کە ئینانەی کە لە ناوخۆ هەیە نەعەدالەتی گەندەڵی بێموچەیی یعنی بێمنەتیان بەرامبەر بە خەڵک ئەمە ئەوەیە تۆ بیریش نەچێ یعنی تۆ دابەشبوونێکی تەواو هەیە بەسەر مەنتیقەکەیە لەبینی پارتیویکی باڵێ لە دەسەڵاتێکە هەیە وازەحە باشە بەزووکو ئەوەی کە لە عێراق بڵین گۆڕانکاریەکان ئەگەر ڕوودات کاریگەریشی دەوی لەسەر هەرێم وەکو دوا پرسیاریش ئەگەر شتێک ڕوودا لە عێراق بەڵێ بەتاکید ئێستا ئەم دەسەڵاتی کە لە بەغا هەیە ناوی ئیدارەی دەوڵەتە ئیتلافی ئیداری دەوڵەت پارتی وەکێتی لە ناویان سونەکانی تایە بە سەدری تیانە سەدری نهاتە ناوی ئەو ئاگادار بە ئەوە با لە بیرمان نەچێ هەندێک پێیان وابوو سەدر باشە سەحبی کردوێتەوە نازانم ئەمە بڕیاری هینەیە بدور بۆی مەچۆ لە ئەخیرە سەدر لە ساحەکە بمێنێتەوە وتەوەقعی داڕمانی ئەم سیستەمەی کردو بێ ینی بۆ هەڵبژاردننی داهاتوشی دیارە بێتەوە سەدر بەڵێ پێچێ و بەشداریش دەکا سوپاس دەکەین کات دکتۆر بەختیار شاوی زمانمان کردی زۆر سپاس بۆی بینێرانی بڕێ سوپاس باوەکارانم خواتان لەگەڵ